ایوار باش برای از بناوی جواکا کرد لآلمانیا و سلاو دکم هشتی سالیا کوارا کردستانه ایرو وەک حرتم دەمێک ئەودا چ بێژم ماجیان تێم ناکە گرینگدا دەرباز دەبە ڕۆژەبای کوردستانê ev di hefteyê şerê Rojhilatê Kurdistanê tevayî gelek din serhildan dest pê kiriye lê ev herçuqa kovara Kurdistanê ne fokusa rojava Kurdistanî ra ji ber ku van bûyera pêkitên lê ev projek girîng e. Em di şexsê şehîd Pêşava Qazî Mihemed de hemû hevalên wê û şehîdên Kurdistanê bi rêzdarî bibîr tînin. Normal civînê bîranîn an wisa da wek hûn zanin prensîp deqeyek ji ber online ez lêborînê ji we dixwazim ez dibêjim em wisa Ez bi vê münasebetê mêvanên mên giranbiha Dr. Qadir Wiriya û Dr. Behroz Rojayî silav dikim û kek Behroz Ansarî ew ê moderatorê rêveberiya vê civînê bike. Teqrîben 120 deqîqe tu saet me gor planê kiriye ku ev bername baş û ez hêvî dikim darê din beşdarê bername me bibin û evekî nebin zî îmkana wan ê çêbe ji ser YouTubeê bername îro bikaribin gudarî bikin. Ez ê niha mafê îdarekirina rêveberiya vê civînê bidim kek Behroz û kek Zekeriya zî di warê teknîk û kesên ku pişt re bixwazin biaxivin an pirsê xwe bikin ew ê alîkariya me bike îdare bike vê civînê lê kek Behroz ez ji niha ve serkeftinê û silav û rêz li we pêşkêş dikim kek Behroz fehm. زۆر سپاس کاک مەمەد، زۆر سپاس بۆ ئەو بەڕێزانە کە بەشداری سمیناری ئەم شەون. پیرۆز بێت یادی 80 ساڵەی دامەزراندنی کۆماری کوردستان لە مەهاباد. کۆمارە ئەگەرچی تەمەنێکی زۆر کورتی بوو 11 مانگ، بەڵام میراتێکی بە نرخی بۆنەتەوەکەمان دواتر بەجێهێشتووە کە تا ئێستای شەر شانازی پێوە کریە. سپاس دەکەم کە ئەو دەرفەتەتان بە مندا ئەم شەو ئەو کۆڕە بەڕێوە بەرم. سپاس بۆ دکتۆر قادر وریا و دکتۆر بێروزی شوجاعی کە ئەم شەو لەگەڵمان و باسەکە بەڕێوە بین. کۆی کۆبوونەوەکە کۆی بەرنامەکە زەب دەکرێت بۆ ئاگاداریتان. لێرە ئەشە بێژین حتمەن کە بەرنامەکە زەب دەکرێت دوایش بڵاوە کرێتەوە. دیارە هەوڵمانەوە بووە خەڵکانێکی زۆر ئاگادار بکەین بەداخەوە بەهۆی دۆخێکە پێش هاتووە چ لە ڕۆژاوە چ لە ڕۆژهەڵات و وەزعێتێک کە هەیە. دیارە هەموو کەس نەیتوانیە زۆر خەڵکەکان لە ڕێپێوان یا لە خۆپیشاندان بۆ هۆی ئەوە ئێمە وەکو نەتەوەی کورد بەسەر هاتمان زۆر بووە، شانازی زۆریشمان بووە. ئەو شتێک کە تا ئێستا ئێمە هێشتێوەتەوە ئەو دەستکەوتە گەورانە بووە، ئەو شانازی بووە، ئەو غڕورە بووە کە بوومانە. ئەم پێم وا بێت لەسەر کۆماری کوردستان باس زۆر کراوە، زۆر شت وتراوە و ئێستەش کە ئێستەیە لە ساڵی 2026 تا دوای 80 ساڵ هێشتا ئەتوانین وەکو کورد شانازی پێوە بکەین. ئەم من وەکو کوردی ڕۆژهەڵات هەرچەند بۆ من کورد باشوور باکوور ڕۆژاوا ڕۆژهەڵات هەموو هەر یەک کوردستانە. ڕۆژاوا مەخسووسەن لێسەیە هەمومان دەبێ پشتیوانی ئەو خەباتە بین کە بەشە لە نەتەوەکەمان
لە ژێر چەپۆکی داگیرکەرانی ڕەشی ئیسلامی سیاسی و ئەو دەوڵەتانەی کە چاویان بە بوونی کورد هەڵنایە گیریان کردووە و بیرهاوردنەوەی کۆماری کوردستان یەکێ لەو شانازیە گەورانەیە. کۆماری کوردستان بوو کە بوو بە چەقی چاوی دوشمنانی ئێمە. کۆماری کوردستانە کە ئێستەیش هەر وەکو چەقی چاو دوشمنانی ئێمەی کوێ کردووە. سەرکەوتنی کورد لە باشوور ئەوە کە کیانی خۆی هەیە لە ڕۆژاوە، ئەوە کە توانبوویان تا ئێستا بۆ خۆیان ئەو شتە بەڕێوەبەرن. هەموو ئەو شتانەی هەموو ئەو کە لە چەند ساڵی پێشوە بووە، ئەم پێم وابێت وەکو دژبەریەک لەلایەن ئیسلامی سیاسی و لەلایەن دەوڵەتە عەرەبیەکانە بە نسبەتی کورد بووە و ئەو هەموو شتە، ئەو هەموو نەهامەت و بەدبەختیە سەرمان بەرزە شانازیەکەین بە کۆماری کوردستان. کۆماری کوردستان پێش 80 ساڵ لەمەبەر. دکتۆر قادر وریا و دکتۆر بێروزی شوجاعی دوو کەسی خەڵکی ڕۆژهەڵاتن. ئەمن پێشتر لەگەڵیان باسم کردبوو. زۆر سپاس کە ئەم شەو کاتیان داناوە دێن لەسەر ئەو وارە قساکەن. دیارە هەردووکیان هاوڕێ و ڕفێقی خۆشەویستی منن، ساڵیانە ئەیان ناسم و بە دکتۆر قادرەوە دەست پێ بکەین. پێش ئەوە من ئەسڵەن هیچ باسێک لەسەر کۆماری کوردستان بکەم، حەزەکەم ئەو بەڕێزانە ئەوەڵ وەچوونی خۆیان بێژن، هەر کامێکیان لە بوارێکە پسپۆڕن، ئەوەیە کە ئەیان ناسێنم پێتان بۆ بزانن دکتۆر قادر و دکتۆر بێهروزکێن. لە دکتۆر قادرەوە دەست پێکەین. دکتۆر قادر خەڵکی ناوچەی شنۆی ڕۆژهەڵاتی کوردستانە. لە ساڵی 1970ەوە لە ڕیزەکانی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان و حیزبی دیموکراتی کوردستانی ئێراندا هەتا ئێستا تێکۆشاوە. دکتۆر قادر وریا ئەندامی سادە و پێشمەرگەی دیرینی حیزبی دیموکراتی کوردستان بووە و هەتا بەرزترین پلەکانی بە تایبەت لە بواری ڕاگەیاندنە بەرپرسایەتی حیزبی لەسەرشان بووە. بۆ ماوەی زیاتر لە 20 ساڵ ئەندامی کۆمیتەی ناوەندی و بۆ ماوەی زیاتر لە 10 ساڵیش ئەندامی دەفتەری سیاسی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بووە. دکتۆر قادر وریا قۆناغەکانی بەکالۆری و ماستەری و دکتۆرایزت لە زانکۆکانی هەرێمی کوردستان خوێندووە. دکتۆرای زمانی کوردیە و لە ماوەی نزیک بە 14 ساڵ لە زانکۆکانی ڕاپەرین و کۆیە مامۆستای زمانی کوردی بووە. دکتۆر قادر جێگە لە هەزاران وتاری ڕادیۆیی و ئینتەرویو و ڕۆژنامەنوویسی ئەوانە کە بوویەتی زۆر کتێبیشی چاپ کردووە لەسەر زمانی کوردی، سیاسەتی زمانی، ناسنامە و پرسیینەتەوەیی و هەروەها هەوینی سەرەکی ئەو شتانە هەموو نووسینەکانی زیاتر فوکوسیشی لەسەر ئەو شتانە بۆ کە لە ڕۆژهەڵاتە بووە. هەروە کەوتم دکتۆر قادر وریا یەکێ لە بەرپرسانی ڕاگەیاندنیش بووە. من بە شانازی و دکتۆر قادر ساڵیانی ساڵە ناسم، ئاگداری کارەکانی بووم دیسانەوە. سپاس دکتۆر قادر جەناب قساکەیت. 20 تا 25 خولە کاتت هەیە لەسەر ئەو بوارانە کە بۆ خۆتان هەڵتان بژاردووە و پەیوەندی بە کۆماری کوردستانەوە هەیە. فەرموو. سپاس دەکەم کە بێروژیان. نازانم دەنگم هەیە، دەنگم دەبیسترێ بەباشی. بە خێراتنی هەموو لایەک دەکەم. سوپاسی کۆمەڵەی کوردی لە ئەڵمانیا دەکەم کە بە بۆنەی 80 ساڵەی دامەزانی کۆماری کوردستان ئەم فرسەتەی پێکێناوە. ئەم سپینارە بە خۆشحاڵم کە دەگەڵ دکتۆر بێروزی شوجاعی بەیەکەوە ئەم شۆ بەیەکەوەین و لە خزمەت بەڕێوەبەرانی کۆمەڵەی کوردی لە ئەڵمانیا. هیوادارم بتوانین بەیەکەوە یادێکی باش بکەینەوە لە کۆماری کوردستان. بەڵام لە سەرەتاوە منیش پێم خۆشە بەڵام بەداخمەوەی کە ئێمە لە کاتێکدا یادی 80 ساڵی دامەزانی کۆماری کوردستان دەکەینەوە کە هەم لە ڕۆژهەڵات و ئێران وەزعێکی زۆر تایبەتی هەیە کە لە چینەتەوەکەمان و هەموو خەڵکی ئێرانە و هەم لە ڕۆژاوای کوردستان نەتەوەی کورد لەو بەشە بەرەوڕووی جارێک دیکە بەرەوڕووی پەلاماری بەڵام داگیرکەران و دوژمنانی مافەکانی بۆتەوە. هیوادارم ئەوەندەی پەیوەندی بە ڕۆژاوا هەیە بە خۆراگری تێکۆشەران و شەڕوانان و خەڵکەکەمان بە پشتیوانی نەتەوەی کورد لە بەشە جۆراجۆرەکانی کوردستان لە کوردستان و لە دەرەوەی وڵات لە خۆراگری خەڵکی ڕۆژاوا و هەروەها
بە حکمەتی سیاسی عاقڵەکان ئەوانەی کە مەسئولانە بیر دەکەنەوە لە پەیوەندی لەگەڵ پرسیینەتەوەی کوردە لە ناوچە لە ئاستی نێودەوڵەتیدا بکرێ لێتەوەکەمان لەوێ کەمتر تووشی قوربانیدان بێ و بتوانێت ئەو وەزعی هەیە بیپارێزێت و دەستکەوتەکانی نەبنە قوربانی. وەک کاک بێروز فەرمووی پێشەشی سپاسی کاک بێروز دەکەم، کاک بێروز ئەنساری بۆ ناسانەکەم هەروەها بۆ بانگێشکردن بۆ بەردایی لەم سمینارەدا. ئەم شۆ یادی 80 ساڵەی کۆماری کوردستان دەکەینەوە و حەز دەکەم بە سڵاو و ڕێز بۆ دامەزرێنەرانی کۆماری کوردستان بە تایبەتی پێشەوە قازی محەممەد سەرکۆماری کوردستان و هەموو شەیدانی دیکەی کۆمار و بە گشتیش هەموو ئەو کەسانەی کە لە ماوەی 80 ساڵی ڕابردوودا گیانیان لە پێناوی ئامانجەکانی کۆماردا پێشکەش کردووە باسەکەم دەست پێ بکەم. 80 ساڵ لەمەوبەر لە 22 ژانوێی ساڵی 1946 و بڵین دوی ڕێبەندانی ساڵی 1924 لە شاری مەهاباد حزبی دموکراتی کوردستان بە بڵێن پێشەوایەتی قازی محەممەد سەر کۆماری کوردستانی ڕاگەیاند. من حەز دەکەم لە سەرەتادا بەر لەوەی کە خودی بێ بەسەر باسی کۆمار باسی ئەو هەلومەرجە نێوخۆیی و ناوچەیە بکەم یا هەتا نێودەوڵەتیش بکەم کە کۆماری کوردستانی تاپێکات. خۆ سروشتیە کۆمار لە پڕ پێک ناهات، ینی کۆمەڵک ڕوودا و ئاڵگۆڕ هەبوون پێشەوەی کۆماری کوردستان پێک بێ کە ڕاستیدا بواریان ڕخسان بۆی کە تێکۆشرایەتەوە کەمان و حزبی دموکرات ئەو دەرفەتە بخۆزێتەوە و کۆماری کوردستانی تێڕابگەێنێ. بۆ مەبەستە پێویستە بگەڕێمەوە سەردەمی بڵێن دەسەڵاتدارێتی ڕەزاخان ئەو 20 ساڵێک کە ئەو لە سەرکار بوو سەردەمێکی زۆر ناخۆش بوو بۆ هەموو خەڵکی ئێران بۆ نەتەوەکانی ئێران بە تایبەتی بۆ نەتەوەی کورد، چونکە لە ماوەی 20 ساڵ دیکتاتۆری ڕەزاخاندا ڕەزا بابی ئێستا ڕەزا پەلەوی زۆری باز دەکرێت باپیریدا بە تایبەتی خەڵکی کوردستان زۆر بەڕەوڕووی سەرکوت بووە لە هەموو مافەکانی هیچ کە بێ بەشکرا بوو، یعنی تەنانەت جلو بەرگەکەشی لێ قەدەغەکرا بوو، قسەکردن بە کوردیشی لێ قەدەغەکرا بوو و چاپەمەنی کوردی کتێبی کوردی لە هەر جێک دەستکەوتە بە تاوان دەزانرا. دەورانێکی دوای دەورانێکی ناخۆش لە 20 خەرمانانی ساڵی 1920 ئەو وەختەی کە سێ وڵاتی گەورەی دنیاە کە یەکێتی سۆڤیەت بوو، ئەمریکا بوو، بریتانیا بوو و ئەو وەختە سەردەمی شەڕی دووەمی جەهانی بوو، ئەمانە هاتنە ناو ئێران لەبەرەوەی ڕەزاخان مەیلە و بڵین ئەڵمانی نازی بوو و ئەوانیش پێویستیان بۆ بوو کە یارمەتیەکانیان بۆ یەکێتی سۆڤیەت و بۆ بەبەرەکانی لەگەڵ ئەڵمانی نازی لە ڕێگای ئێرانەوە بگەێنن، هاتن ناو ئێران بۆەوەی کە هەم مەترسی نزیک بوونەوەی ڕەزاخان و ئەوەی کە هاوپەیمانەکانی ئاڵمان لەوێ کەل وەرگرن بۆ دژایەتی ئەوان هەم پێشەوە بگرن وان بتوان یارمەتیەکانیان بگەێنە یەکێتی سۆڤیەتی هاتنە ناو ئێران. ئەم هاتنیەوان بۆ ناو ئێران کە بوو بەهۆی ئەوە ئەرتەشی شاهنشاهی بڵێن سپای ڕەزاشای لێک هەڵبۆشێ. ئەو ئەرتەشە کە هات ئەو هێزانە یەکێتی سۆڤیەت لە باکووری ئێران بوو کە ئەوەندەی پەیوەندی بە هەڵاتی کوردستانیشەوە هەیە لە ورمێ بەرەو سەرەوە جێگیر بوو. لە بڵین ئینگلیسەکان هاتن لە سەقز بۆ خوارەوە بۆ لای بڵین پارێزگاکانی بەشەکانی دیکەی کوردستان و بەتایبەتی کرماشانەوەوانە ئەرتەشی ئینگلیسی لێبوو، بەڵام بینی سەقز تا دەگاتە ورمێ ئەو ناوچەیە کە زۆرتر ناوچەی موکرانی پێدەکوترێت هێزی حکوومەتی لێ نەبوو و ئەو وڵاتانەش ئەو سێ وڵاتە گەورەش ئەو سێزل هێزەش نهاتن ئەو ناوچەیە. بۆیە ئەمە هەلومەرجێکی پێکێنا کە جۆرێک ئازادی جۆرێک نەبوونی دەسەڵاتی مەرکەزی لەوێ هەبێ و تێکۆشەرانی کورد ئەوانەی کە بە شوێن مافینەتەواتی بوون لەو فرسەتی سپادیان کرد کۆمەڵی ژیانەوەی کوردستانی پێکێنا کاری وڵێن ڕۆشنبیری و ڕۆشنگەریان کرد ئەوە بوو کە کۆمەڵێک کاریان کرد لە ماوەی لە ساڵی 1321ەوە تا ساڵی 1324 و لە 25 گەراوێژی 1324دا حزبی دموکراتی کوردستان ئەندامەزان. لە حزبی دموکراتیش کە وەزعەکەی ئاوادی ینی گەشەکردنی هەستینەتەوایەتی خەڵک و ئەو ئیمکانی خۆڕێخستن لە ڕێزەکانی حزبی دموکراتدا ئەمە لە هەر لەو کاتەشدا خودی سەرکەوتنی بڵین هاوپەیمانان بەسەر دوای کۆتایی هاتنی شەڕ و ئەو سەرکەوتنیان و ئەو هەمێدەی کە ئەوان پێشیان هێنابوو لە دنیادا جۆرێک ئەو هەمێدەش پێکەدا بوو کەنەتەوەی کوردیش
بتوانێت ئەو هەلە بخۆزێتەوە. بۆیە حیزبی دموکرات دوای وەشکە لە ئازەربایجان بڵێن حکوومەتی ملی ئازەربایجان پێکات لە فرقەوە، حیزبی دموکراتیش ئەو دەرفەتەی خۆستەوە و لە دوورە بەندانی ساڵی 1924دا کۆماری کوردستانی پێکێنان. ئەمە بۆ خۆی ینی ئەگەر ئەم هەلومەرجە نێوخۆیی و ناوچیە نەبایە، ئەو ئیمکانی ئەوەی کە حیزب دموکرات پێک بێ، ئیمکانی ئەوەی کە کۆماری کوردستان پێک بێ بڕێک بە زەحمەت دەبوو. بەڵام بۆ مانایە نییە کە ینی زۆر جار ئەوە تعبیر کراوە چونکە یەکێتی سۆڤێتی لەناو ئێران بۆ یا هێزە بیانەکان لەناو ئێران بوون، بە جۆرێک ویستویانە ئەم زوتنەوەی کە لە کوردستانە بۆ بە دەستچیسی بێگانی ناوبەرن کە لە ئەساس داوانیە، چونکە ڕەگۆ ڕیشەی بزوتنەوەی نەتەوەی ویستی نەتەوەی لەناو کووردا هەبوو، خەباتی تێکۆشان پێشتریش هەبوو، بەڵام ئەو فرسەتەی ئەو هەلومەرجەی خۆستەوە. دوایەوەی کە بڵێن حیزبی دموکرات بە پێشەوا قازی محەممەد وەک سەرۆک کۆماری ڕاگەیاند و بەڕاستیدا بژاردەی حیزبی دموکرات بوو بۆەوەی کە ئەم کۆمارە ڕابگەێنێ و سەرۆکایەتی بکە. ئەمە بۆ خۆی وەکو ڕووداوێکی گرنگە لە مێژووی کووردا. ئێمە ئێستا دوای 80 ساڵ بە شانازەوە یادی کۆمارە دەکەنەوە، لە کاتێکدا خودی کۆمارەکە نەماوە، بەڵام بە هۆی کاریگەریەکی قوڵی کە لە بزوتنەوەی نەتەوەیەتی کوردیدا هەبوو، ئێستاش ئێمە بە شانازیەوە باسی دەکەین. دەمەوێت بڵام گرنگی کۆماری کوردستان لەوەدا بوو کە یەکەم جار بوو کە بزوتنەوەی کورد حیزبێک بەڕێوەی دەبرد، یەکەم جار بوو کە حکوومەتێکی کوردی پێک دەهات کە ئەو حکوومەتە بڵێن ماهیەتێکی نەتەوەیی هەبوو. حکوومەتەکە حکوومەتێکی نەتەوەیی بوو، یعنی ئەوە نێ بڵێ شێخێک مەلایەک سەرۆک عەشیرەتێک لە ناوچەیەکی دیاریکراودا بۆ دەسەڵاتە عەشیرەیەکی خۆی پێشێنا بوو، بەڵکو بە ئامانجی نەتەوەییەوە پێکات بوو. کۆماری کوردستان حکوومەتێک بوو کە خۆی تەنیا بە ئی شارێک و بە ئی عەشیرەتێک و بە ئی ناوچەیەک نەدەزانی، خۆی بێ هەموو بەشەکان دەزانی، بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا. ئەو دەسەڵاتە لە ناوچەیەکدا کە زۆربەی ڕژیمەکانی دەوروبەری ئێران ڕژیمی پاشایەتی بوون و خودی ئێرای ژەودەمی ڕژیمی پاشایەتی بوو، بەڵام کۆمار یعنی ئەو دەسەڵاتە کوردی کە پێکات کۆماری بوو کە ئەمە بەخۆی پێشکەوتوانەتر لە سیستمی پاشایەتی پشت ئەستوورترە بە خەڵک سیستمی کۆماری. یعنی ئەمە ئازایەتێک بوو، ڕەسەشکێنێک بوو لە ئاستی ناوچەدا کە خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانیانەتەوەی کرد کردی حکوومەتێکی کۆماری پێکێنا لە ناو سیستمیشی پاشایەتیدا. بێزگە لەوەش دەتوانم هێندێک لایانی دیکە کە بڵێن لە ڕووکارە شانازی خۆڵکانەکانی کۆماری کوردستان بوون. کۆماری کوردستان کە لە سەرەتای ساڵی 1946 پێک دێ، ئەمە وەختایەکە کە هێستا ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان پێک نهاتووە، هێستا بەیاننامەی جیهانی مافی مرۆڤ پەسەند نەبووە، بەڵام ئەگەر چاو لە نێوەرۆکی کۆمارکەین، هەڵسوکەوتی دەگەڵ کەمایەتی نەتەوەیەکان، کەمایەتی ئاینەکان، دەگەڵ زمانی جۆراوجۆر، ئەو مافانەی کە کۆمار بەوانی ڕەوادیت و ئەو جۆراوجۆری نەتەوەی و زمانی کە لەناو کوردستان بەڕسمی ناسی بەڕاستی جێی شانازی، ینی ساڵانێکی دواتر تەنانەت دوای 80 ساڵیش ئێستا زۆر لە دەسەڵاتەکانی ناوچە ئەوەندە دموکرات نین، ئەوەندە پێشکەوتو نین، ئەوەندە مرۆڤ دۆست نین کە ئاوا پێشکەوتوانە لەگەڵ ئەم جۆراوجۆریانە بجوڵێنەوە جۆراوجۆری ئاینی نەتەوەی ئەوە. تایبەتمەندیش دیکەی کۆمار ئەوە بوو کە ینی توانی بڵێن بە گیانێکی نەتەوەیی پێک بێت، یەکگرتووی نەتەوەی لە ئاستی کوردستاندا پەرە پێبدا، نەکە لە ئاستی ڕۆژهەڵاتی کوردستاندا ئەو یەکگرتوویە پێک بێنێ، لە بینی بەشەکانی کوردستاندا یەکگرتووی نەتەوەی دروست بکە و دەکرێت بڵام تێکۆشەرانی کورد لە هەموو بەشەکان کۆماریان بە ڕووگەی خۆیان بە قیبلەی خۆیان دەزانی و بە شانازیەوە ڕویان تێدەکرد بۆ بچن خزمەتی بکەن. ئەوەی کە بارزانەکان لە باشووری کوردستانەوە هاتن، ئەوەی کە کۆمەڵک تێکۆشەر لە ڕۆژاواوە هاتن، لە باکووری کوردستانەوە هاتن، چەندین ئەفسەری کورد و ئەو هەموو ڕووناکبیرە کوردە لە باشووری کوردستانەوە هاتن بە خۆبەخشانە لە خزمەت کۆماری کوردستاندا بوون، تەنانەت بەشیشان لەوێ شەهید بوون. ئەمە ئەوە دەگەیەنێ کە هەمووانیان ئەم دەستکەوتنەتەوایەتیان بەیخوان دەزانی. کۆمار لە ماوەیەکی کەمی دەسەڵاتدارەتیدا توانی لە ڕووی کولتوریەوە ئەوەی پێدەڵ ڕەنەسانسێک یعنی بژانەوەیەک لە ئاستی کوردستاندا دروست بکە. ئەمە دەبینین چاپەمەنی کوردی ئەو هەموو گەشە دەستێنێ لە سەردەمی کۆماردا، پەروەردە بە زمانی کوردی لە ناوچەی ژێر دەسەڵاتی کۆماردا پەرە دەستێنێت، شانۆی کوردی پێک دێ. جگە لەوانە کۆمەڵێک دەستکەوتی هەبوو کۆمار وەکو بڵێن داهێنانی هەبوو، ئەوەی کە سوودی نەتەوەی پەسەند کرد و برەوی پێدا، ئەوەی کە ئاڵای کوردستانی پەسەند کرد، ئەوەی کە هێزی پێشمەرگەی پێکێنا. ئەمانە ئێستاش لە مێژووی
ڕزگاری خوازی کورددا لە خەباتی ڕزگاری خوازیماندا ئەمانە ئەو ڕەمزانە هەرماونێتەوە بە تێکچوونی کۆمار لە بین نەچوون. لە دەستکەوتەکانی دیکەی کۆمار ئەوە بڵێن توانی لەگەڵ ئازەربایجانەکان پەیوەندیی برایانە پێک بێنێ، هاوکار لەگەڵ هێزە پێشکەوت و خوازەکانی ئێران پەیوەندێکی دۆستانە دامەزرێنێت و هەوڵی ئەوە بدا کە دەگەڵیان بەرامبەر بە سیستمی دیکتاتۆری لە ناوەندی وڵات هاوکاری هەبێت. بۆیە دەتوان بڵام کۆماری کوردستان نەک لە سەردەمی حیاتیدا توانی کۆمەڵێک دەستکەوت بۆ خەڵکی کوردستان بخڵکێنێت و وا بکات ئەو هەستیاندا پێک بێت کە ئەگەر حکوومەتی خۆیان هەبێ، ئەگەر دەسەڵاتی نەتەوەی خۆیان هەبێ، دەتوانن چەندە مافەکانیان بڵێن ڕایی بکەن، دابینی بکەن بە چەندە هەست بە ئازادی و بەسەر چارنووسخواندا زاڵبوون بکەن، جگەر لەم دەستکەوتانەی کە بڵێن دەستکەوتی زمانی حیاتی بوون. بەڵام کۆمار بڵێن ڕێسکەیەکی لە مێژووی خەباتی ڕزگاری خوازی نەتەوەی کووردا هێشتەوە کە بوو بە مانیفێستێک، یعنی لەمە دووە هەر خەباتێک بۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە بەشەکانی دیکەی کوردستانیش داوای حکوومەتی نەتەوەی کوردی کردووە، یعنی ئەگە کەمتر لەوەی داوا کردووە جۆرێک بە پاشەکشە حیساب بووە. بۆیە ئەمە مۆدێلێک لە خەبات و تێکۆشان و هەوڵدانی هێنا ئاراوە کە کورد ئیتر لەوە نێتە خواردتر. ئەمە دەزانین کە لە دوای پێکاتنی کۆمار دوای وەشکە کۆمار دەوامی نەکرد، ساڵانێک هەندێک کەس لە ژێر کاریگەری بیڕای شەبدا بوو یا ئەنواع ئەقسامی ئایدۆلۆژیەکانی دیکەدا بە چاوێکی ڕەخنەگرانەوە بە چاوی ڕەتکردنەوە ئاورانە کۆمار دەداوە. بەڵام لە درێژخایاندا بە تێپەڕینی دایان ساڵ تێگەیشتن کە لە هەڵەدان ئەو ڕێگایی کە کۆماری کوردستان لە بەردەم نەتەوەی کوردی داناوە، ئەوەی کە کورد دەبێت لەسەر خاچی خۆی خاوەنی دەسەڵاتی نەتەوەی خۆی بێت، ئەمە ڕێگا دروستەکەیە. و بۆیە ئەوانش کە ڕۆژێک ڕەخنەگری کۆمار بوون، دیارە بەبێ گومان کۆمار ڕەخنەی لەسەر بوو، بەڵام مەبەستم ئەوانەی کە بەدیدی ڕەتکردنەوە قسەیان لەسەر دەکرد، دوایە هێندێکیان زۆر بەڕاشکاوی ئەو مسیرەیان گۆڕی و هێندێکیان بەبێەوەی بەڕاشکاوی دانی پێدابنێن، بەڵام پوڵیان کرد کە دەبێت بە شانازیەوە ئاو لە کۆماری کوردستان بدەنەوە، ڕێزی بۆ دابنێن و بیکەم بە ئیلهامێک و هەر ئەوەشە کە ئێستا دەبینن دوای 80 ساڵ نەک حیزبی دموکرات کە بڵێن میراتگری کۆماری کوردستانە، دامەزێنەری کۆماری کوردستانە، بەڵکو حیزب و ڕێکخراو و کەسایەتی خەباتکارەکانی دیکەش بە شانازیەوە ئاور لەو مێژووە دەدەنەوە. دیارە دەبێت یەک ڕاستی بڵێن ئەوەیە کە کۆماری کوردستان بە هۆکاری جۆراجۆر بەداخەوە نەیتوانی زۆر دەوام بێنێ. ئەگەر بمەوێ بڵم خۆ ئەسلەکەی بڵم، ڕاستیدا هەم حیزبی دموکرات هەم کۆماری کوردستان درێنگ پێکاتن، یعنی ئەگەر شاید چەند ساڵ زووتر پێک بەهات بەیان هەلومەرجەکە گونجاوتر بوو، ئەوان کاتێک پێکاتن کە شەڕی جیهانی تەواو ببوو، دەستکەوتەکان دابەش کرابوون، وڵاتە گەورەکانی جیهان ڕێککەوت بوون کە چۆن لەگەڵ وڵاتانی ناوچە تەعامل بکەن. بۆیە یعنی دەکرێت بڵم بە درێنگەوە ئەم کوردتوانی حیزبی خۆی هەبێت و حکوومەتی خۆی پێک بێنێ. هەر ئەوەش بوو کە دوای ئەوەی کە ئێران دەوڵەتی ئێران بە پشتیوانی ئەمریکا بە پشتیوانی بریتانیا فشاری هێنا بۆ سەر یەکێتی سۆڤیەتی کە لە ڕاستیدا ئەو جۆرێک هاندانی هەبوو بۆەوەی کە لە کوردستان ئازەربایجانیش و کوردەکانیش حکوومەتی خۆیان هەبێ، بەڵام دوایەوەی کە شەڕی جیهانی کۆتایی پێ هاتبوو دەیلێک نەبوو لە نێو ئێران بێنێتەوە بە کشانەوەی یەکێتی سۆڤیەت. یعنی ئەمە بە خۆی وای کرد کە هەم کۆماری کوردستان هەم حکوومەتی ئازەربایجان هەست بەوە بکەن کە پشتیوانێکی دەرەچیان لێ دوورکەوتوەوە، یعنی ئەو پشتیوانیان لە دەست داوە. ئەمە بە خۆی تەسیری خۆی هەبوو لەسەر بڵین ئەوەی کە کۆمار نەتوانێت داوام بێنێ. لە ئاستی نێوخۆیشدا کۆماری کوردستان بە خۆی کەمتر لە ساڵێک بوو پێکات بوو، بەو یەک ساڵە نەیتوانی بوو لە هەم بارێکەوە خۆی دابڕێژێ، هێزێکی سوپایی ئەوتۆ پەروەردە بکە کە تیار بێت و فێرکردنی تەواوی هەبێ، ڕێخستنی تەواوی هەبێ، بتوانێت بەرامبەر بە دەوڵەتێکی ناوەندی وەکو دەوڵەتی ئێران ڕابوەستێ. زۆربەی هێزی کە کۆمار هەیبوو بۆ بەرگری بەرامبەر دوژمنەکەی بۆ داکۆشی لە خۆی یا بارزانەکان بوون کە توانیان زۆر ڕۆڵی باشیان هەبێ لە پارێزگایی لە کۆماری کوردستاندا، و یا عشیرەتەکان و سەرۆک عشیرەتەکان بوون کە ئەوانش کاتێک زانیان دەوڵەتی بڵین ئەستێرەی بەختی دەوڵەتی ناوەندی لە هەستاندایە و ئەوان خەریکن دەسەڵاتدار دەبن، بەشێکی زۆریان وردە وردە ئەو پشتیوانەی کە سەر لە سەرەتاوە لە کۆماری کوردستانیان دەکرد بەداخەوە لێستار بوونەوە، و عەشایریش بەخۆی عادەتیان وایە چەکداری بڵین ئەوانەی کە
وەکو چەکدار لە خزمەت کۆماری کوردستاندا بوون کاتێ سەرۆک عەشیرەتەکان پشتی لە کۆمار کردەوە ئەوانیش جۆرایاڵی سەرۆک عەشیرەتەکان بوون بۆیە لە ڕووی سوپاییەوە کۆماری کوردستان بەداخەوە ئیمکانی ئەوەی نەبوو لە تەنیش کۆماری کوردستان حکوومەتی ئازەربایجان کاتێک شەڕی نەکرد ئەمەش بە خۆی تەئسیری زۆر بوو وەختی حکوومەتی ئازەربایجان شەڕناکە چۆن دەتوانێت کۆماری کوردستان بەرامبەر بە دەوڵەتی ناوەندی ڕابوەستێ ئەویش بەو سوپایەکە هەیەی و ئەمانە ئەم بە کورتی ئیشارەیان پێ دەکەم کە تەئسیریان هەبوو لەسەرەوەی کە کۆمار نەتوانێت بەرامبەر بە دەوڵەتی ناوەندی ڕابوەستێ و بوونی خۆی بپارێزێ بەڵام بەداخەوە بە کۆتایی پێهاتنی تەمەنی کۆمار دروستە لە ڕووی ئیدارەوە لە ڕووی دەسەڵاتەوە نەما بەڵام لەناو بزوتنەوەی نەتەوایەتی کووردا کۆماری کوردستان درێژەی هەیە یعنی ئێستاش لە ئامانجی هەمووانماندا کۆماری کوردستان هەیە ئەو ڕێگایی کە کۆماری کوردستان بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان خستێ بەردەمی گەلی کورد ئێستا ئێمە ینی بە وەزیفەی دەزانین وەکو خەباتکارانی کورد لەو بەشە بە حیزبی دموکرات و بە تیپەشەرایی دەتوانم بڵم حیزب و ڕێکخراوەکانی دیکە ڕۆژهەڵاتیشەوە کە ئەوە نەتەوەی کورد دەبێت لە ئێران خاوەنی کیانی خۆی بێت خاوەنی حکوومەتی نەتەوەی خۆی بێت و هەموو ئەو مافانەی کە کۆمار کاتی خۆی بۆی دابین کرد بوو ئەمانای ڕۆژێک ئەورەتەوە ئەو مافانە بەدەست بێنێتەوە لە ڕاستیدا ئەگە بڵم دەکرێت بڵم ئامانجی زوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێستاش ئەوەیە کە ببێتەوە بە خاوەنی کۆماری کوردستان لە فۆرمێکی نوێدا بە ئابدەیتێکی تازەوە ینی بەدید و بۆچوونێکی کە لە سەردەمی ئێستادا هەیە ینی دەوڵەمەندکردنی هەموو تایبەتمەندیانەی وەختی خۆی هەیە بووە ئەو کەم پڕکردنەوەی ئەو کەمایەسیانەی کە وەختی بۆی نەکرا پێیان ڕابگا بۆیە دەتوانم بڵم ئێمە بۆ داهاتووشمان کۆمار ڕێگایەکی خستوویەتە بەردەممان کە ئێمە بتوانین جایی لە پێناودا پێشکەش بکەین قوربانی بۆ بدەین و لە ماوەی 80 ساڵدا تا ئێستا پێی وەفادار بین ئەمە کورتەی باسەکەی منە بە دڵنیاییەوە لە ماوەیەکی یای ناکرێت لە ماوەیەکی بزدەخەیدا هەموو ئەو تایبەتمەندیانەی کە پێویستن باسییان بکەین بەڵام من زۆر خۆشحاڵ دەبم کە دوایە لە زمینی پرسیارەکان تێبینیەکان بۆچوونەکانی دۆستاندا بێمەوە ئەو شتانەی کە باسم نەکردین باسییان بکەم لە ئێستادا هەرەوە زۆرتر وەکو کردنەوەی باسەکە بوو بۆەوەی هەم کاتی شەبێ بۆ دکتور بێهروز و کاتێکی زۆرتری شەبێ بۆ پرسیاری بەشدارانی ئەم کۆبنەوەیەمان سپاسان دەکەم کە گوێتان لێگرتم ڕێز و سپاس بۆم لایەک و جارشتی کە یادی کۆماری کوردستان لێەوە لە هەموو ئەو کەسانەی لەگەڵماندان پیرۆز بێت زۆر سپاس دەسەکانت خۆش بێت هەروەکە خۆت ئاماژەت پێ کرد وەختی ئەمڕۆ ئێمە باسەکەین باسی ساڵی 1946 دەکەین بە پێی ئەو شتانە کە هەڵتان سنگان ئەو شتانەی کە باستان کرد ئەمن پێم وابێ یەکێ لە دەستکەوتە هەرە مێژوویەکانە بۆ خۆم ئەمن وا تێگەیشتم ئەتوانێ بنیام شانازی بەوە کە کۆمار نەوەکو ئەوەی کە میراتیە بەڵکو زۆر شتایەکی بۆ داناوێن یەکێکی سمبولی یەکگرتووی بوو بۆمان چونکە لە هەموو بەشەکانی تری کوردستانەوە هاتن یارمەتی دروستبوونی کۆماریاندا هاوکاری بوون دوایەوە هەروە ناسنامەیەکی بۆ دروستکردن سەلماندنی ناسنامە ئەو جۆرە کە من بۆی ئەچم یەکەمین ئەزمموی دەوڵەتداری مدرن بوو لە سەدەی بیستمدا کە کورد لە ناوچەیەکە کە قۆتان باشتان کرد لە شرایەتێکە کە دوای شەڕ پێشات بوو توانی ئەو کارە بکات دوایەوە ئیلهام بەخش بوو بە نەزەری من هێشتاش دروشم و ئامانجەکانی کۆمار هەوێنی خەباتی ئێستای گەلەکەمانن لە هەموو پارتەکانی کوردستان یەکشت کە ئەمن ئیزافەیەکەم نەقشی ژنان بوو لە کۆمارە شتێکی زۆر زۆر مهمە ئەمە ئەبینین ئێستا شەڕوان هەیە پێشمەرگە هەیە پێشمەرگەی ژن هەیە قارەمانەتی و خۆراگری ژنان لە ناو کوردستانە لە هەموو پارتەکانی کوردستانە هەمیشە بە بەرچاو بووە هەڵس و کەوتیان تێکۆشانیان لە بوارەکانی جیاوتیا هەمیشە بووە لە کۆمارە زۆر بە باشی دەرەکەوە کە ئێمە ڕێکخراوی ژنانمان هەیە ئەوەڵین ڕێکخراوی ژنان لە کەیە لە چه وەختێکە 1946 باسی خوێندن بە زمانتان کرد بە زمانی کوردی باسی هاوکاری لەگەڵ کۆماری ئازەربایجانتان کردوانە ئەمن زۆر پرسیارم بۆ دروست بووە لە دواییە حتمما لە بەشی پرسیارەکان ئاینەکەم و لە کۆبەندیەکە بەم بڕوای من
ئێستش کە ئێستەیە توانین شانازیەوەکەن یەک وەک کورد لە سەدەی بیستە ئەوەڵین حیزبەکان لە منتەقەیە توانیان ئەو کارە بکەن دەردەکەوێت کە دروستکردنی کیانە دروستکردنی دەوڵەتێکوانە کەسانێکی گەرەکە یەک بیر و یەک باوەڕیان بێ باسی کۆمەڵی ژێکافتان کرد دوای دروستبوونی حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە دەستکەوت و سەرمایەکی زۆر گەورەیە ئێستش کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستاندا لە پاڵ هەموو حیزبەکانی ترە ئەمن شانازیەکەم بەو مێژووە کە بوومانە و هیوام ئەوەیە داهاتوویش بتوانێت لەو مێژووە دەرس بگرێت و زۆر شتی تر بەباشی بەرێتە پێشەوە. سپاس دەکەم. میوانی دوو هەمان کاک دکتۆر بێروزی شجاعیە بۆ ناسینی کاک دکتۆر بێروز من پێم وایە هەموو کەس کاک دکتۆر بێروز لە نووسینەکانی و لەسەر بۆچوونەکانی لە دنیای مەجازی و سوسیال میدیا و ئەوانە ئەناسێەوە لێ کاک بێروز زۆر کاری تریشی کردووە. دکتۆر بێروزی شجاعی توێژەری دکترایە لە بەشی ڕۆژهەڵاتناسی لە زانستگای ئوپسالا سپۆرە لە بوارەکانی زمانەوانی کوردی سیاسەتی زمان و شیکاری ڕەخنێک گوتاری سەروەری و کۆلۆنیالیزمە. دکتۆر بێروز خاوەنی ئەزمونێکی نێودەوڵەتی فراوانە وەک مامۆستای زانکۆی دەهۆک ماردین و کۆبانی و هەروەها توێژەری و ڕایشکاری کردووە. دکتۆر بێروزی شجاعی خاوەنی پێشینەی بڵاوکەرەوەی زانستی لەسەر زمانی کوردی سیاست و پەروەردە و دێکۆلۆنیالە. من شانازیەوە هەیە کە کاک بێروز ساڵیانە ئەناسم بەیەکەوە هەوڵی دروستکردنی بە دۆکومنتەکردنی جەنایەتەکانی کۆماری ئیسلامیماندا بۆ لە ماوەی 46 ساڵی ڕابردووە لەسەر نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان کە هەوڵێکی زۆر باش دەستکەوتێکی زۆر باشی بووە. ئەزانم کاک بێروز سەری شلۆقە بەکارەکانی ترەوە و دوایەوە خەریکی کاری ترەوە لێ هەمیشە وتیەتی هەر کات ئێمە کۆمەکیەوەمان گەرەک بێت یارمەتی دەرمانە هەروەها کە ئەم شەویش لەگەلامانە و یارمەتی دەرمانە بۆ ناساندنی کۆمار و بۆ دەرس وەرگرتن لە ئەرزمونەکانی کۆمار. دکتۆر بێروز فەرموو. زۆر سپاس کاک بێروزی خۆشەویست. ئیتر داواتان لە من کردووە دەبێ بە کرمانجی بێ و ئیتر بەردەوام دەکەم بە کرمانجی. گەلک سپاس ji بۆ بە خوێندنەوە. ئەمڕۆژی حساس ئەم تاریخê dijîn vê gavê yani ew tişta ku li Komara Kurdistanê rû da belkî gelek Kurd haya an jê tune bo ji ber ku ew destrasiya meعرفê yani destê me nedigîşt zanînê destê me nedigîşt medyayê destê me nedigîşt gelek şita lê em vê gavê di haleta online da dizanin çi dibe li Kurdistanê çi nabe. Êdî ew pirseka giring e. Kurd ew bêxwedîbûna ku her tim hestek li cem me hebûye em bêxwedî ne ji bo me derdkevina em xwediyê xwe ne. Ew bêxwedîna hesta bêxwedîbûnê hesta bêkesiyê me ew bi huzûra xwe bi hebûna xwe û bi şeklekî bi hevgirêdana xwe hevgirtina xwe me ew em ji wê bêkesiyê derketine rastî. îro her çar parçeyê Kurdistanê li her çar hewêrê dinyayê Kurd hatine deng. Wekî serdema Komara Kurdistanê nebû ku komar tenê wekû tarîxekê ji bo bike ji derme. Ji ber vê yekê jî me qonaxek din tê perantiye. Renan dibêje li ser mesela netewê dibêje ji şahiya zêdetir rastiyê de eva xem û nehametiyê ku neteweyekî çê dike hafızeya neteweyekî çê dike. Yani ev rûdanên ku di jiyana kolektîvekî wekû Kurda çê dibe ji berî şorşa koçgirî bigire were paşê Şex Seîd komar serdana agirê bikire Komara Kurdistanê bikire heta vê gavê evana hemû ew nixtananê ku ji bo me em xwe di wê rivayetê da xwe di vê vegêranê da anlatîwe ku Tirkî dibêjin emane xwe tê da dibînin beşek ji hafızeya neteweya xwe dibînin. Ji tam di vê xalê dayê dikarim hinekî li ser rawastim li ser mesela hafızeya neteweyî. Bo çê
فاکتورن که دکارن دسر اوی حافظه آمیانتوه یان حافظه آمه کشتی دکار کارتکر به بشک جوی پرسکره که و دیگر لسروی که ام دنابا اپیستمه که کلونیال داد جی ام به اپیستمه کلونیال داد ام هیستوریوگرافی جی یعنی دیروک ناسی و دیروک نویسی جی جوان ورد کرن یعنی کردکی مه روشلات ده چه هیستوریوگرافی که فارسی دخوینه لگور ویجی کرد دوی هیستوریوگرافی دا چا هاته به وینا کرن چا هاته به سیوراندن اوی وکی قدر مسلم دبینه وکو تشتکی بدیهی دبینه تشتکی دریزه دبینه که تمام فاکتکا تاریخیه فاکتکا میجویه اما ساورده کرد بسر کمارا کردستانه جی ابتشتاهی از ایوارم سر بسکن کسی که کردکی باکور جی روایت داویا تاریخی anlatı yani ev bejine da ev vegeranın ku tarihi hani yan diruki hani hamu ji çapkani Türkiye yani ji Kürt bine nabejim hatayı biye ji çapkani Türkiye vertikre o Türka ji ça Kurd wena kirben verstellung qabul guti ev ça Kurd o wena kirben ev ji sawadikre هچکو ابا حقیقته اجاده بر در رژیمه که حقیقت جی ذهن آمده چه ده بر پشتی دمه که اموی رژیم حقیقتا که ترکا دنینه ما تکیه ما دنینه ما ترک عرب فارس امویا داد هندرینن اینترنالیزه دکن یعنی که ترکی بجین ایچ سلشتریورس اجاده بر از به بچاوه که رخنهی لمثلا کمارا کردستان نیری بچکی او چاپکانی که هنه به تایبت به شکل که او بجنه شروع کاریا رخنهی دیسکورس آنالیز کریتیکل دیسکورس آنالیسیس مهنه که لور نیری هنده کشی به آنالیزا دیروکیا دیسکورس لنریه تش میج بجی ال سرسکنی بوم جبر کو ادی فرصت بود موگاز بچکی پیشکش بکم دروژا داشتم نکاری از خود تمامی آماده بکم لی برغماوی من دک تشت آماده کردم تشتا که از خازم سر بسکنم اوه یا راستی گلو دیسکور و ویجمانا کمارا کردستانی دیسکورا که لسر اساس خبریارداری سلف دیترمیناسیونه که نتوایی او سروریه بویه یان اتونومیست بویه یعنی او ویجمانا دیسکورا اتونومی های گلک ناب رخستنی کردی دایجی او بویه یان براستی تشتکی جوی زیدتر بویه یعنی بگمان دوید ام بیجی دیب کن وقتی که ام بحثا اتونومی دکن او اتونومی دا دکار دولتک اونیتر هندک اختیارات خو هندک یتکی خو قبلی گوتی بده هندک حریما وکی چال بریتانیا پروسیس که دیولوسیون چه بیه دور دا دولت هاتی یک آلی بیگو بزبر سر بزبر دستورا بریتانیای یعنی آنایاسا بریتانیای ماکزاگونا بریتانیای هندک اختیارات دایه بیژن سکوچیا هنگ دای ویلز هنگ دای باکوری ایرلندای لی هر گا باکشی بخوازه کار پاشتا بستینه یعنی او اتونومی نه کنستیتوسیونله نه ماکزاگونیه نه آنایاساله تشتاک لکومارا کردستانه هیه تشتکی براویجه یعنی تشتکی دیه از لگور چاپکانی تاریخی لگور بلگه این کماره بخواه من ادعای که من هیه یعنی وکو تیزک من هیه کمارا کردستانه پروژه که لسر اساس سلف دیترمیناسیونا نتوی بو و لسر اساس سروریات دربایی بو یعنی سروریات دربایی اندبیجن یعنی حدودک جبو خود دست نشان کرده بو حدود کردستانی سربیات درباری به تایبت سرکر مثلا نتوایه وقتی هم بحثاید کن من مقصدم به انگلیزی بجنه external sovereignty یعنی ترکی بجنه دشسال هگمنlik
یعنی دگشتنا ما اول که اف کمار نه پروژه که اتونومیسته نه جی پروکسیه که دولت که پروکسیش بو سوویت که هنه کسی ادعایت که او پاش اورینتاسیونه که چه بی یعنی آراستمندیه که چه بی بر به ویجمان و دیسکوره که اتونومی اوا شکل که آداپتاسیون لگور زخت که نابنتوی یعنی آرمان جا سرکی یا کمارا کردستان به هیچ آوایی که اتونومی یعنی تشتکی و سنه بیه تا خوازه بر بداویه و کمتر بیه دیش برکو زخت که نابنتوی چه به کون بگاوه تشتا عجیب یعنی دواره لبه ایرونی بنره اوا که بگاوه اون روژاواد بینن یعنی دفاکتو سربخواه بود تدکاری بیجی یعنی جه کنفدرال کمتر نبود مقصدم میشه برادا نه کنفدرالیزم دموکراتیک او جلان کنفدرال به معنا دابش کردن سروریه به شکل که هپار او رخصتنا خود بریار آوی لسر اوی هبه سیاست که زمانی سیاست که امنی سیاست که بیجن آبوری همو وارد سرور به مقصدم او جوی ده مرحله بخوازوی دفاکتوی بکه دو جور یعنی ارز واقعی بکه قانونی اف کارسات ایرو کو چه بی او جیهو کار یلک امرود کار سر بسکنه او تشتا چه بی یعنی خو مجبور دبینه خلقور دیسکوری که مثلا انتگراسیون زخت که نابنتوی لید مجبور که گوی شکلی هر سو کرده بکن چما از بیا بحثی دکن دبیت اف وگران که انلاتیه که ناراتیوه که به تایبت اف ناراتیوه که هژمونیک دنیای ده هم ده چاپکانی بیانی دا هم جی چاپکانی هریمی دا کد بیجه مثلا به تایبت دجمنه من که کمارا کردستان دولت که پروکسیج بو سوویت بیه دا مسئله قضیه غایه یا اتونومی ناف چارچوبه ایران دا بیه یا انجی تنانت بیجن سرهلدانه که او دکتر خادرش بچکی آماجه پیکر سرهلدانه که تمن یا تریباله عشیرت دا قبیله تشتی و صدا لعب ناراتیوی که هنه و گرانی که هنه دراستی دا او ایدولوژیا دامزرینر یا کمارا کردستان ده قراخ تنه لداویا مرحله داویا کمار دنر یعنی به شکل که دانزماندنی یعنی این دیرگمه قبل گوتی از ترکیه بیجنش بکو حوال تبگن رداکشنیزم اکبراده هیه گشت تاریخا دیروکا کمارا کردستان لگور مرحله داویا کمارا کردستان بینی پیناسه بکی پیناسه اصلی لگور ویدانی که پروکسیه نظام اتونومیست نظام تشتی وسا و اب دراستی دا دانزماندنه که تقلیل گرایی که از فارسی هایش بیجم تقلیل گرایی که دیروکا کمارا کردستان وقتی که ام دو چمکاجی لبرا داتینین همبری هم دو کنسپتا سروری جا آلیه که اتونومی آلیه که ده دورا دا بنر وقتی که ام بحثا سروری ها نتوایی دکن که او یعنی دو کمار دا خویاده که یک او اتوریته اصلی یا سیاسی جه سروری ها نتوایی درد که بر کمارا کردستانه او بنگه خوش نتوایی وردگره او بریتیه جه سروریه که دربایی پرسکره که یه حدودی هی تنانت پرسکره که حدودی نتنه به ایران حکومت مرکزی به کمارا یعنی دولت ملی ناوا ندانی بون یا آذربایجان ندانی بون کمارا دانی بون حکومت ملی آذربایجانی به آذربایجان راشه ده بلگه روسا دا مثلا ملین ریتشتکی بالکش بوم در کرد سر مثلا دست نشان کردن حدودا بلگه روسا گلک بشنته ده
بشکویه جا بومیشی بچکی بالکش بو و دور داد بیجه لمثلا منطقه ما گلی کتولت که به حدود وانه کت که به نابا خودگراوی آذربایجان غربی گشت کمارا کردستانش کاری دنابا و ایالتی دا خود دامزنی که ایرو روژه جراد بجن آذربایجان غربی و تا آذربایجان دنابا و حدودی دا روسا آنیم او کرنه دورا دا بحثاتش تکی دیارده یکی لگلی کتول کرنه کتول گریدای باجار خویه که گویا کردام نیان جنونر کردایی گروه داره اوه کسک بنا به سعید سلطانی خاله من از راستی بیشن سعید سلطانی که درجه یا سرهنگی آلبای و کمارا کردستانه لورا عجما یعنی ترکا مجبور ده که ترکان سوویت و سانویسی که بیجن ام کردن بیجن مزمان خوش بیرگیری ام کردن ام اندامن حزب دموکرات نه فرقه دموکرات آذربایجان ام اندام حزب دموکرات کردستان نه اندام فرقه آذربایجانی و کرد دخوازن و نابچه پاکسازی اتنیک بکن یعنی حدود منطقه کردستان برفراوانتر بکن و بگمان لسر به جاره که از گیشتم از جمع ماموستا عبدالحسن زاده بوم اوی بحث کرد گوتی سعید سلطانی چیه ده مثلا پیوندیان به کمار را یعنی او درجه عسکری که ویجستانده بود جی کمار استانده بود یعنی قصدان برادا او حدودی مثلا اکسترن ساورنتی سروری درویج پرسکری که بود وقتی که ام بحثا اتونومیه دکن اتونومی اتوریته که هاتی دلگه کرن یعنی تو و اتوریته به نونرتی عالیه که دستینی برادا نه تشتکی و ساتونه جه طرف دولت که سرور دولت که اگمن و تی داین نه کنستیتوسیونل نه اول یعنی دیسکورسا دامزرینر söylema دامزرینر لکمارا کردستان دا پیشمرجوه نه سروریکا ایرانیه سروریکا کردستانیه دبرادا بین اموی فرق داینه او نتوه دویجمانا کمارا کردستان دا نتوه جافگانیا سروریه وقتی که بحثا گله کرده که دبیشه نتوه کی دیروکیه سوژه که یعنی ازنه به ترکی سوژه که اخلاقی یا کلکتیوه او جافگانیا اتوریته سیاسی اونا به آوه که تیوریک نشان دن که مشروعیت جه تاریخی ورده کره مشروعیت جه قربانی دانه ورده کره او جه ایراده یا کلکتیوا گلکی ورده کره گوه ده قالب نتوه که دا پیناسد که ورا افخالکا اساسیه او ام بیشن دلیل دیسکورسیو دلیل ویجمانی سند و بلگین ویجمانی جبو ادعام یا اویجه هیه سروریا در بیجه هیه گلکشتیوی یعنی ده حرکت ویدا ده مؤسسه ویدا تنانت گمرک آوی بلگه این وی گمرک هیه گمرک دانایه او اواکو ده هیلا حقوقی دا نگیره دای دولت ایرانی یعنی یارگی های دادوریا که کردستانیه کمارا کردستان وکی سرور کی داخل وکی دولت که سرور داخل نه لهم بر دولت که دنینه یا سرور به تمامی وکو سرور داخل به همو سازی خوبه سازین پروردهیه سازین آبوریه و تشتا که ما مستقادش بس کرد دولت ایران دولت که مونارکیه کمارا کردستان کمار جمهوریت ده چاد کاری جمهوریت که دناوا ولات اکی دا که
او مونارکی به مثلا بگنجین لحو ناگره. یعنی وی چاخه در به قالب دولت شاهنشاهی ایرانه، در به قالب مونارکی ایران خود پیناسکری وی چاخه امن کارم بحث اتونومی بکن به هیچ آوائه کی او نونرتیا کمارا کردستانه جی نونرتیا کن نتوایه قاضی محمد چاته پوزیسیون کرن کنم لاماسه قوگوتی وکی تمثیلیت دا نتوایه کی وکی اجراگر بریوبر هم بیشن پیروکر و جیبجیگر اراده یا نتوایی. یعنی اتوریته جنتوایی بو لیدرتیه چه نه جه پاترونه کی بیانی جه پاترونه کی رئیسه کی بیانی نه آتی جنتوایی ده چه بو لیدرتیه بخواد اواج خالق ها گرنگه والین نه نظام چنه نه تشتگی نه خلق کردستانه که در برینا تجسم ایراده خلق کردستانه در قالب سروکماری قاضی محمد آبی هندکش بحثا مثلا سوویت ادکن سوویت برای هر تشتی سوویت تجاری بشکری یا اوه نکری سروری نکری سوویت خواستش تکی یعنی کمرک آذربایجانه او مجد ناب آذربایجانه دا چه بکه لی جبرک پیشینه که تبگره که نتبه روژلات کردستانه هبو ریگت یعنی نکو کمرک اتونوم ناب آذربایجان تایبه دست بکی اصابو بر پاش داویه ممکنه او دیسکورسا جبر زخت که نام نتوهی حتی بگو هرتن پراگماتیزم اکتیده هی لی مثلا کمارا کردستانی بیگه که جماوری کتلسل هبو ناب کماره دا هر کو جماکوی بگره حتی باشور محاباته منطقه مکریانه بتایبت اگر نکاری جور زیدت در هرش برکو چند دولت هبون امریکا دوی داره هبو بریتانیا هبو به کنترل آوان دبو ریج ندادا او در فتاش بوانا چه ندبو پراست یعنی از نابجم فاکتور درکی نه کارته کرده نه متأثره فاکتور درکی نه لی ایرادا کو به در خلقی دست نشاندری جبرکو مجال اکتای ایراده اکا نتوائیه هشمندی اکا کلکتیب یا نتوائیه بگمان او ویجمان ده بند زخته دا برا کمتر ده برای که کمتر ده یعنی پاش بکشاندن سوویت با اب مثلا زمان دیسکور بر به مثلا اتونومی بچه یعنی ملایمت یک استراتژیک خود نشانده ورادا یعنی به شکل که کاربدانی خود گنجینه نکو آرمانجا اساسیا کماری خود گنجینه لگور رئالیته کانون دبرادا نه مثلا قصدای اول اتونومی وکو پاشکشه که استراتژیک تبینه استراتژیه که کتوپچه که پاشکشه بکی لگور حلو مرجن که هیه او دست کبتن که هیه تو بپارسی یعنی اتونومی پاشتر خونشان داده و به شکل که دفنسیو یعنی وکو حالتی که خوب پاراستنیه دراستی داشتی یعنی پوزیسیونه که او که پوزیسیونه که خوب برای پاش داده ده پوزیسیونه دا نکو در ره ایدولوژیا خدا در اونتولوژیا کمار دا مثلا اوه تو نیه اتونومی تو نیه به شکل که تاکتیکی به اوه تاکتیکی ده که استراتژیا پاشکشه یعنی خوب پاش دادانه دراستی دا اتشتات نیه چند دقیقه مایی کاک بیروزیان تاوا بود اتواني دامي بكاك بيروز بحثك تو نخو شاو من خم بخو لنا شن دقيقة ترتي 5 دقيقة ترتواني دامي بي نه کشانیه من او زورناچه من اون دمه گوتو ما گشتگی دیگه هبه بده گشتگی دن هبه از کارم سر بسکنم لی خالق دیجی مثلا اوه مثلا چه خاصی ایرادا ملی و گریدای مثلا کمارا
کردستانه. وقتی که هم دبیجن اراده یا ملی، وقتی که هم دبیجن سروری یا ملی، مشروعیت آخه جوی اراده یا دستبر کردن، اراده یا جیب جی کردن، اراده یا ملی تینه و چاخه امن کارم بحث اتونومی بکرد. اما کشه های لروجلات کردستان نهاجی بگاوه لگلک جی کردستانه مثلا مده گوتارا که مصطفى جری دوها بیست که صدی نوت جه آلیگر و اندام ما سر بخوی خوازن، سر خوبون خوازن. اما یک جه کشه این که لگیش کردستانه های دراستی دا سنتیمنت هست معرفه که دل جمع تا که کرد چه بویه خود قالب ایدی خود قالب ایرانی بون، خود قالب ترکیه‌ای بون یا اند قالب اویدا نابینه. یعنی او گراس تنگ لبروی نای دشتا که کرد بگاوه زیادتر لسرد سکن او دست برکن و به دست به آنینا سروریه و درح کمارا کردستانه به تایبت در کمارا روزنامه کردستان من فرصت نبو براستی از نمونه به دری نشان بدم شی دوباره دا جشن استقلالی کردستان بحثایی که استقلال وقتی تو بحث استقلال دیگه اینو زانم بترکی استقلال یعنی چه سرخوبون یعنی به تایبت دست بگیدا و حتی بحثایش دیگه مثلا کردستان معزنج باست که حتی در وینه که دا وینه که قاضی محمد او هی وینه خریده کردستان معزن هی بشتیاری و بشندن کردستان دویدا اونا همون نشان دادن که دیسکورا بری که کردستان نتنه دعالی ملیتر عسکری و بیتا داگیر کرن دهیلا اپیستمولوژیک و اپیستمیک دا بیتا کلونیزه کرن ذهنیت اکل کردستان حاکم و ذهنیت کردستان توری بوید کردستان محوری بوید کردستان اکسنلی نگو ام دنابا چارچوبه ایران دا مافی خوب دست بینه ام دنابا چارچوبه دولت اونیترا ترکیه دا مافی خوب دست بینه یا سوریه دا اتشتانا جواکا کرد بس از کارم زیادترش با رجلات کردستانه اویدشته بینه به شکل که پروتوتیپن پروتو حملاتین کردستانی آفراندی چما او حملاتی کردستانی آفراندی او میراسا کمارش به درته ایدی در وی اپیستمولوژیا ایرانی بریا دسترسیا زانین معرفه خو لگور وی تاریخ نویسینا ایرانی پیناسه ناک در وی پیناسه کسی که وکی من از چم لچاپکانی دنج دنیرم لچاپکانی کماری بخود دنیرم دیدنیم نه آقا تشتی که بنا به اتونومی دست بکی تو نبو آرمانجا سرکی یا کماری از جیلکم یا جنب شکم گله دنیرم آرمانجا سرکی یا کماری کردستان بویه برات کپاسیتای تو نبو جوی نافچه زیدتر ولی مقصدای کردستان ایراده یا نتویه دستبر کردنا سروریه ایرو افتشتال کردستانش برفرام بیه لگلو میراسا کمارا کردستانی دیسکورو و اجمانا سروری خازی سرخوابون خازی ها کمارا کردستانی رنگ وداناوی رفلکسین وی دیسکور و اجمانا پارتین سیاسی ایرو دا جه خود گره او پرسکدن ایدی حوالتگارم بحثی گلک سپاس زور سپاس دکم کاک بیروز جن زور سپاس با جناب